گەرم و گەشترین سڵاوەکانتان پێشکەش بینەرانی عزیز و خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە بە یارمەتی هاوڕێیانی هاوکارم لەگەڵتانم بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی ڕۆژی چوارشەممە سەرەتا سەردێڕی گرنگترین هەواڵەکان. دەستپێکردنی شەپۆلی نوێ بانگهێشتی هاوڵاتیان لە کوردستان، ئازادی کاتی چالاکێکی کرێکاری خەڵکی سنە بەدانانی بارمتە، ناڕەزایەتی خەڵکی کوردستان دژ بە کۆمەڵکوژی عەلەویەکان لە سووریا، برینداربوونی 4 کرێکار بەهۆی نەبوونی ئەمنیەتی شوێنی کار لە تاران و برینداربوونی 5 قوتابی بەهۆی ڕووداوی هاتوچوو. کۆبوونەوەی شاخەوانان لە ئیلام بۆ پاراستنی ژینگە. ڕۆژی سێشەممە 21 ڕەشەمەی 1403 هەتاوی کۆمەڵێکی زۆر لە شاخەوانانی پارێزگای ئیلام لە سەیرانگای چۆخاسەبز کۆبوونەوە بە هەڵکردنی پلاکارد خوازیاری پاراستنی ژینگەی کوردستان بوون. لە کۆبوونەوەکەدا شاخەوانان بە چاندنی نەمام و هەروەها بانگهێشتی خەڵکی ناوچەکە بۆ پاراستنی ژینگەی کوردستان جەختیان لەسەر پێویستی بوونی دارستانەکان بۆ بەردەوامی ژیانی مرۆڤایەتی کردەوە. جێگای ئاماژەیە لە ساڵانی ڕابردوودا ڕوبەڕێکی زۆر لە دارستانەکانی پارێزگای ئیلام لەلایەن کەسانی هەڵپەرست و قازانجخوازەوە بە یارمەتی ناوەندە حکوومەتیەکان و کەسانی سەربەسپای پاسداران بە مەبەستی بەدەستهێنانی داهاتێکی زۆرتر لە ناوبراون و هێشتا بەردەوامن. دەستپێکردنی شەپۆلی نوێ بانگهێشتی هاوڵاتیان لە کوردستان. ڕۆژی سێشەممە 21 ڕەشەمەی 1403 هەتاوی دوو هاوڵاتی خەڵکی ئاوایی ئەوێ هەنگی سەوڵاوە لەلایەن دادگای گشتی ئەو شارستانەوە بانگهێشت و لێپرسینەوەیان لێکراوە. بەپێی راپۆرتی ڕێکخراوەکانی مافی مرۆڤ دوو هاوڵاتی خەڵکی ئاوایی ئەوێ هەنگی سەوڵاوە بە ناسناوی جبرەیل فەتحی تەمەن 30 ساڵ و محەممەد ئەنوشیروان تەمەن 35 ساڵ بەهۆی بەشداریکردنیان لە مەراسمی پێشوەختی نەورۆز لەلایەن دادگای گشتی شارستانی سەوڵاوەوە بانگهێشت و لێپرسینەوەیان لێکراوە. جێگای ئاماژەیە کە لە ڕۆژانی ڕابردوودا کۆمەڵێکی زۆر لە هاوڵاتیان بەهۆی بەشداریکردنیان لە مەراسمی پێشوەختەکانی نەورۆز و هەروەها 8 مارس ڕۆژی جیهانی ژنان لەلایەن ناوەندە قەزای و ئەمنیەکانەوە بانگهێشت و لێپرسینەوەیان لێکراوە و هێندێکیشیان دەست بەسەر کراون. ئازادی کاتی چالاکێکی کرێکاری خەڵکی سنە بەدانانی بارمتە. ڕۆژی سێشەممە 21 ڕەشەمەی 1403 هەتاوی کامران ساختمانگەر چالاکی کرێکاری خەڵکی شاری سنە پاش زۆرتر لە 35 ڕۆژ دەست بەسەرکران بەدانانی بارمتە و بە شێوازێکی کاتی ئازاد کرا. ناوبرا و ڕێکەوتی حەڤەی ڕێبەندانی ئەمساڵ لەلایەن هێزەکانی ئیدارە ئیتلاعاتی شاری سنەوە دەست بەسەر و ڕەوانەی گرتوخانەی ئیتلاعات کرا. ئەو چالاکە کرێکاریە لە ماوەی دەست بەسەرکرانیدا سەرەڕای بە دوواداچوونی بنەماڵەکەی لە مافی پەیوەندی گرتن لەگەڵ بنەماڵە و دەستڕاگەیشتن بە پارێزەر و دەرمان بێبەش کرابوو. ناڕەزایەتی خەڵکی کوردستان دژ بە کۆمەڵکوژی عەلەویەکان لە سووریا. ڕۆژی سێشەممە 21 ڕەشەمەی 1403 هەتاوی کۆمەڵێکی زۆر لە هاوڵاتیانی کوردی دانیشتووی شارەکانی حەسەکە، ئامەد، دەرسیم و ئانکارا دژ بە کۆمەڵکوژی عەلەویەکان لە سووریا کۆبوونەوە و ناڕەزایەتیان دەربڕی. ناڕازیان بە بەدەستەوەگرتنی پلاکارت و هەروەها وتنەوەی دروش لە بەرامبەر کۆمەڵکوژی عەلەویەکان لە سووریا بێدەنگ نەبین دەستیان بە ڕێپێوان کرد و خوازیاری کۆتایی هێنانی کۆمەڵکوژی عەلەویەکان لەلایەن گروپە چەکدارەکانی سەر بە حکوومەتی نوێی سووریا بوون. لە ڕێپێوانەکەدا بەشداربووان ئاماژەیان بە دژە مرۆڤایەتی بوونی ئەم کردەوە کرد و خوازیاری دەستێوەردانی کۆمەڵگای نێودەوڵەتی لەسەر دۆخی ژیانی شارومەندانی عەلەوی لە سووریا بوون. کۆبوونەوەی ناڕەزایەتی کرێکارانی ئێران ماڵ لە تاران. ڕۆژی سێشەممە 21 ڕەشەمەی 1403 هەتاوی کۆمەڵێکی زۆر لە کرێکارانی شێرکەتی ئێران ماڵ دژ بە نەدانی حەق دەستدواخراوەکانیان کۆبوونەوە و ناڕەزایەتیان دەربڕی. بەپێی ئەو وێنانەی بە دەستمان گەیشتووە لانیکەم 200 کرێکار لە بەردەم دەرگای چوونە ژوورەوەی ئەو شێرکەتەدا دژ بە خراپی دۆخی ژیان و مەعیشەتیان کۆبوونەوە کە لەلایەن هێزە ئەمنیەکانەوە هێرش کرایە سەریان. ناڕازیان لە کۆبوونەوەکەدا خوازیاری پێدانی حەقدەست و مەزایە دواخراوەکانیان بوون.
مانگرتنی کادری دەرمانی نەخۆشخانەی مەردانی ئازەر لە تەورێز ڕۆژی سێشەممە 21 ڕەشەمەی 1403 هەتاوی کادری دەرمانی نەخۆشخانەی مەردانی ئازەر لە شاری تەورێز بۆ دووهەمین ڕۆژی بەردەوام دژ بەوە دینەهاتنی داخوازیەکانیان دەستیان لە کار کێشاومانیان کرد. بەشداربووانی کۆبوونەوەکە دژ بە پێنەدانی حەقدەستە دواخراوەکانیان کارانە و ئیزافەکاری ناڕزایەتیان دەربڕی و خوازیاری چوونەسەرەوەی تعرفەی پەرستاری، زیادکردنی حەقدەست، کەمکردنەوەی ساعەتی کار، دامەزرانی هێزی کاری نوێ، پێدانی ئیزافەکاری و کارانە، تەزمینی ئەمنیەتی پیشەیی و تیارکردنی بەشەکانی ئۆژانس بە تەکنۆلۆژیای سەردەم بوون. برینداربوونی 4 کرێکار بەهۆی نەبوونی ئەمنیەتی شوێنی کار لە تاران. ڕۆژی سێشەممە 21 ڕەشەمەی 1403 هەتاوی کرێکارێکی بیناسازی و 3 کرێکاری دیکەی ئاگرکوژێنەوە بەهۆی نەبوونی ئەمنیەتی شوێنی کار و بایەخنەدانی بەرپرسان بە تەندروستی کرێکاران بە سەختی بریندار و ڕەوانەی نەخۆشخانە کران. بەپێی راپۆرتەکان 3 کرێکاری ئاگرکوژێنەوە لە شاری تاران لە کاتی کوژانەوەی ئاگری ئەنباری ئیدارەی پۆستی تاران بە سەختی بریندار و ڕەوانەی نەخۆشخانە کران. هاوکات کرێکارێکی دیکەی بیناسازی لە شەقامی تاڵەقانی شاری تاران پاش ڕوخانی بینایەک کەوتە ژێر خاپووری بیناکە و بریندار بوو. جێگای ئاماژەیە لە ساڵانێ لانیکەم 650 کرێکار لە ئێران بەهۆی نەبوونی ئەمنیەتی شوێنی کار گیانیان لەدەست ئەدەن و سەدان کەسی دیکەش بریندار و کەم ئەندام دەبن. خۆکوژی کرێکارێکی شارەداری لە زەنجان. ڕۆژی دووشەممە 20 ڕەشەمەی 1403 هەتاوی کرێکارێکی شارەداری لە شاری زەنجان بەهۆی خراپی دۆخی مەعیشەتی بە سووتاندنی جەستەی خۆی کۆتایی بە ژیانی هێنا. بەپێی راپۆرتەکان ناوبرا و بارەها دژ بە خراپی دۆخی ژیانی ناڕزایەتی دەربڕی بوو، بەڵام لەلایەن بەرپرسانی شارەداریەوە بایەخ بە داخوازیەکانی نەدرا بوو. جێگای ئاماژەیە خۆکوژی کرێکاران و ژنان لە ئێران بە ڕێژەی 32 لەسەد بەرزترین ئاستی خۆکوژی لە ئێران و ڕۆژ بە دوای ڕۆژ ڕێژەی خۆکوژی ئەم دوو چینە کۆمەڵگا بەرزتر دەبێتەوە کە بەشێکی زۆری بەهۆی بایەخنەدانی کۆماری ئیسلامی بە ژیانی ئەو کەسانەیە. مانگرتن لە خواردنی ڕۆژنامەوانێک لە بەندیخانەی ئێڤین. ڕەزا وەلیزادە ڕۆژنامەوانی بەندکراو لە زیندانی ئێڤین دژ بۆ حکومەی کە بەسەریدا سەپێنراوە مانی لە خواردن گرتووە. ناوبراو مانگی ڕەزبەری ئەمساڵ لەلایەن هێزەکانی ئیدارەی ئیطلاعاتەوە دەست بەسەر و پاش لێبرسینەوە بە تۆمەتی هاوکاری لەگەڵ دەوڵەتەکانی دژ بە کۆماری ئیسلامی حکمی 10 ساڵ زیندانی بەسەردا سەپێندرا. جێگای ئاماژەیە ڕەزا وەلیزادە لە سێهەمین ڕۆژی مانگرتنیدا لەلایەن ئیدارەی ئیطلاعاتەوە هەڕەشەی لێکراوە و لەژێر گوشاری ناوەندی ئەمنیەکانی کۆماری ئیسلامیدایە. ناڕوونی چارەنووسی چالاکێکی سیاسی لە زیندانی قەزل حەساری کەرەج. بەپێی راپۆرتەکان پاش تێبەڕبوونی زیاتر لە 4 مانگ دەست بەسەرکرانی ئەکبەر باقری چالاکی سیاسی هێشتا چارەنووسی ئەو بەندکراوە دیار نییە. ناوبرا و ڕێکەوتی 20 خەزەڵوەڵی ئەمساڵ لەلایەن هێزەکانی ئیدارەی ئیطلاعاتی تارانەوە دەست بەسەر و ڕەوانەی بەندیخانەی ئێڤین کرا و پاش زیاتر لە مانگ و نیوێک لێپرسینەوە بۆ زیندانی قەزل حەساری کەرەج ڕاگوێزرا. جێگای ئاماژەیە سەرەڕای تووشبوونی بە جۆرەها نەخۆشی لە مافی دەستڕاگەیشتن بە دەرمان و پەیوەندیگرتن لەگەڵ بنەماڵەکەی بێبەش کراوە. برینداربوونی 5 قوتابی بەهۆی ڕووداوی هاتوچوو. ڕۆژی سێشەممە 21 ڕەشەمەی 1403 هەتاوی بەهۆی پێکدادانی سرویسی قوتابخانەیەک و کامیۆنێک لە شاری کازرون 5 قوتابی بەسەختی بریندار و ڕەوانەی نەخۆشخانە کران. بەپێی هەواڵەکان دۆخە یەکێک لە قوتابیان بریندار ناجێگیرە و ئەگەری گیان نەدەستانی لە ئارادایە. جێگای ئاماژەیە هێشتا هۆکاری ڕوودانی ئەم ڕووداوە ڕوون نەکراوەتەوە و بریندارانی دیکە لە نەخۆشخانە لەژێر چاودێری پزیشکیدان. جێگای ئاماژەیە ساڵانە بەهۆی بایەخنەدانی کۆماری ئیسلامی بە دۆخی سرویسی هاتوچوی قوتابیان ژمارەیەکی زۆر لە قوتابیان گیانیان لەدەست ئەدەن و بریندارە بن. و دوایین هەواڵمان سەبارەتە بە لە سێدارەدانی بەندکراوێک لە زیندانی مەلایر. ڕۆژی سێشەممە 21 ڕەشەمەی 1403 هەتاوی بەندکراوێک لە بەندیخانەی مەلایر بە تۆمەتی کوشتنی بانقەست ئیعدام کرا. بەپێی راپۆرتی ڕێکخراوەکانی مافی مرۆڤ ئەم بەندکراوە بە ناوی حوجەت تورکمان بەبێ ئاگاداری بنەماڵەکەی و بە شێوازێکی نهێنی لە سێدارە دراوە.
شایانی باسە لە ساڵی ڕابردوو لانی کەم 930 بەنجکراو کە 5 کەسیان منداڵ بووە لەلایەن کۆماری ئیسلامیەوە لە سێدارە دراون کە بە ڕێژەی 246% بە گوێرەی ساڵانی ڕابردوو ئەم ئامارە بەرز بۆتەوە. بینەرانی عەزیز و خۆشەویست هەواڵەکانتان پێشکەش کرا. هەر شاد بژین.